الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النور جيشتنا آياتي بستوهشت كآياتي بستوهشت ركتها وكري آياتكي بيش خويتي كلآياتكي بيشوتر داخواي قورة فرموي أيوانيك إيمان تانهناوة مەچوونە هیچ ماڵێک جگە لە ماڵی خۆتان تا ئەو کاتەی مۆڵەت وەردەگرن یا خۆتان دەناسێنن و هەروەها سەلام دەکەن لەو کەسانەی کە لەو ماڵەدان فەرمووی ئەوە چاکترە بۆ ئێوە و بە ئومێدی ئەوەی پەند و ئامۆژگاری وەرگرن. لەو ئاەتەشدا دەفەرمێت فەئین لەم تەجیدوا فیها ئەحەدەن، ئەگەر لەو ماڵەدا کە بۆی دەچن هیچ کەسێکی لێ نەبوو فلا تدخلوها مەچونە ناوی. دەچیە ماڵێک لە دەرگا دەدەی کەس جوابت ناداتەوە، کە زانیت لە ماڵەکەدا کەسی لێ نییە و کەس جوابت ناداتەوە مەچوە ئەو ماڵەش کە چۆڵە حتا یؤذەنە لەکم، هەتا مۆڵەتتان پێدەدرێ. فەئین لەم تەجیدوا فیها ئەحەدەن، ئەگەر دەستان نەکەوت نەتان دۆزیەوە فيها لو ماڵەدا کە بۆی دەچن یا داوای مۆڵەتتان لێکردوون ئەحەدەن هیچ کەس فلا تدخلوها مەچونە ناوی حتا یؤذەنە لەکم، هەتاکو مۆڵەتتان پێدەدرێت، هەتا مۆڵەتتان پێدەدرێت. چونکە ماڵ تایبەتمەندی خۆی هەیە، تەبەن زۆر خاوەن ماڵ هەیە ئەگەر بۆ خۆی لە ماڵیش نەبێ حەز ناکە خەڵک بەبێ خۆی بچێتە ماڵەکەی، لەوانەیە ماڵەکەی بە جۆرێک بێ بە نەوعێک بێ حەزی لێ نەبێ خەڵک بەو شێوازە ببینی. هەر کامێک لە خۆتان ئەگەر تەنها گەسکت نەدابێ بە نمونە میوانت بێت و وانییە ماڵەکەی ببینی چەند پێت ناخۆشە وایە ئەگەر جل و نوێن و ئەوانت لە گۆڕێ بن و ماڵێکی پەرش و بڵاو بێ بەتەکیت لەوانەیە لەوە پێت ناخۆشتر بێ. ئەگەر هەندێک شتی تایبەتت لە ماڵەکەی دانابێت و حەز لێ نەبێ کەس بیبینێ، بەڵام کەسێک دەسێت دەرگای دەکاتەوە بەبێ ئەوەی ئەتۆ لەوێ بێت سەیری دەکات و تەماشای دەکات، بۆیە دروست نییە و جائز نییە. طبعاً چۆن دروست نییە بەبێ ئیزن، طبعاً بچیە ماڵ، دروست نییە بەبێ سەلامکردن بچیە ماڵ، دروست نییە بەسەر دیواردا بچیە ماڵ یا لە خۆرا دەرگای بکەیەوە. بە هەمان شێوەش ئەگەر چوویە ماڵێک زانیت کەسی تێدا نیە و چۆڵە با دەرگاشت پێ بکرێتەوە، با بتوانی خۆش وەک دەڵێ بە شێوازێک بچیە ژوورەکەی کلیلەکەی پێبزانی یا جێەکەی پێبزانی، مادام مۆڵەتت نەدراوە، مادام ئیزن نەدراوی مەچوە ناوی. بەڵام هەندێک ماڵ هەنە تەبەن لەوانەیە جیرانە خزمە لەوانەیە پێیان گوتوی هەر کاتێک ئەمن لە ماڵە بووم ئەوە کلیلەکە ئازاد بە بڕۆ بچوو تەبیعیە، یعنی مۆڵەتێکی هەتایەیان داوی، یان کەسەکە لەوێ نییە بەڵام پێت گوتووە دەچم گوتوێتی بچوو گرفتی نییە، تەبەن دەنا بەبێ مۆڵەت چوونە ماڵێک کە کەسی تێدا نیە جائز نییە. فإن لم تجدوا فيها أحدا، أجر لو ماڵەدا دەستت نەکەوت هیچ کەسێک فلا تدخلوها مەچونە ناویەوە حتى يؤذن لكم، هەتا مۆڵەتتان پێدەدرێت. پاشان وإذا قيل لكم ارجعوا، ئەگەر پێتان گوترا بگەڕێنەوە فارجعوا بگەڕێنەوە. تۆ کە لە دەرگای دەدەی چاوەڕێی چ دەکەین هەمومان؟ بەس چاوەڕێی فەرمووی وایە، فەرمووی ئیستیقبالێکی گەرم و گۆڕ. ئەگەر عەکس بوو کەسەکە وتی مێ گونجاو نییە کاتێکیکە وەرە، یان هەستت کرد کاتەکەی گونجاو نییە بەڵام لە ڕوودا ماوە، وەکو خەڵکی ئێمە جاری وا هەیە میوانی دێ لە وەختی زۆر ناموناسیبدا زۆریش دەزانێت گونجاو نییە بەڵام پێی عیبە بڵێ مێژوورێ یان کاتەکە گونجاو نییە، چونکە دەترسێ کەسی بەرامبەرەکەی یا میوانەکەی دڵی بێشێ، کە لە ڕاستیدا ئەوە لە شوێنی خۆی نییە. هەر کامێک لە ئێمە چاگوایە دڵی هێندە گەورە بێ کە چوویە ماڵێک لە دەرگایدا کەسەکە چۆن وەک دەڵێ کە فەرمووت دەکا پێت خۆشە و وەک دەڵێ دەچێ ژوورێ، کاتێکیش پێت دەڵێ گونجاو نییە و وەک دەڵێ مێ ژوورێ، یا ئەگەر تەبەن بیانوشی نەبێ خۆ ماڵی خۆیەتی ناتوانێت تۆ بزی لێ بکەی و زۆری لێ بکەی، وایە کۆمەڵێک عوزرت بۆ دێنێتەوە جاری وایە کۆمەڵێک بیانت بۆ دێنێتەوە، بەڵام ئەگەر هیچ عوزرێکیش نێنێتەوە هەر بڵێ مێ ژوورێ، هەر بڵێ بگەڕێەوە، هەر بڵێ حەز ناکەم، یان جاری وایە کەسەکە نایڵێ بەڵام بۆ خۆت هەز دەکەی لە شێوەی قسەکردنەکەیدا لە شێوەی پێشوازیکردنەکەیدا هەز دەکەی کە مرتاحنی کە تۆ دەچی. لەو حاڵەتانشدا ئینسان بگەڕێتەوە باشترە. ئێستا تەمان بەدیلی ئیجازە وەرگرتن و لە دەرگادان و ئەوانە تەلەفۆنە زۆرینەی میوان کەم وا هەیە، وان خەریکە دەبێتە عیبەت، تەبەن هێندێکی باشە و هێندێکی خراپە.
خەریکە دەبێت عیبە ها کەسێک ببێت تەلەفۆن بچێتە ماڵێکی بە تایبەتی بۆ جەمونان خواردن و ئەوانە خەڵک کە لە ڕاستیدا ئەو تونگیریەش باش نییە و چاک نییە خەڵک جاران چۆتەکەن یەکتری خۆ وەسائلانە هیچ نەبوون وەسائلی فەرموکردن و گەڕاندنەوەی کەسەکەی ناو دەرگا بووە لە ناو دەرگادا فەرمویان کردی تەوان دەچی فەرمویان نەکردیە هەستت کرد پێیان ناخۆشە چاکتر وای ئینسان نەچێ بۆیە دەفەرمێت وئیذا قیل لەکم ارجعوا کاتێک کە پێتان گوترا بگەڕێنەوە دەبێت بەلاشتەوە ئاسایی بێجاوەکو گوتمە ئێستا ئینسان ناچێتە بەردەرگاش جاری وایە تەلەفۆنێکی دەکەی ئەگەر کەسەکە گوتی گونجاو نییە یا جاری وایە دەڵێ فەرموو بەڵام هەز دەکەی وانە مەسەن دەڵێ فەرموو بەڵام میوانیشم هەیە فەرموو بەڵام بەتەمای وانە جێگایەکیشم ئیشم هەیە بەڵام قەی ناکە کە زانیت وانە کەسەکە تەوان مرتاح نییە یان بە مناسب و گونجاوی نازانێ با بە سەراحەت و ڕاشکاوانەش پێت نەڵێ بگەڕێەوە چاکتر وای ئینسان بگەڕێتەوە هو ئەزکا لەکم هو یعنی ئەو ئیزن وەرگرتن و نەچوونە ماڵان بەبێ ئەوەی کەسی لێ بێت و گەڕانەوە ئەگەر پێیان گوتی بگەڕێەوە خاوێنتر و پاکترە بۆ ئێوە والله بما تعملون علیم خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر زانایە فإن لم تجدوا فيها أحدا أجر لو ما لدى كبوي دسن هيز كسكتان دزن كوت فلا تدخلوها حتى يؤذن لكم ما تشون ناويوا هتا مولتان بيددري وإن قيل لكم ارجعوا أجر بيتان قترا بقرينوا أجر بيتان قترا بقرينوا ميجوري بقريوا دبي بلاش دوا ئاسایی بێ ها بەلاش تەوە طبیعی بێ نابێت لەسەر دڵی خۆتی وەک دەڵێ قورسکەی و گرانکەی و هەیە یەک جار وای پێ بڵێ لەوانێت تا حیاتی نەسێتەوە ماڵەکەی یان جارێک تەلەفۆنت کردو بۆ کەسێکی ئەگەر گوتپێتی مناسب نیە و گونجاو نیە لەوانەیە جارێکی دیکە تەلەفۆنی بۆ نەکەی یا لەوانەیە جارێکی دیکە نەچی و وەک دەڵێ بە نەوعێکی دیکە بۆی تەفسیرکەی کە بەبێ گومانی هەموو خەڵک وەک دەڵێ عوزری هەیە چۆن ها بۆ خۆت هێندێک جار هێندێک کات هەیە بێگومان حەزت لێ نییە لەو کاتەیدا میوانت بێت یا کەسێکی دیاریکراوە بێت کەسی دیکەش هەر وەک تۆ وایە هو ئەزکا لەکم ئەو جێبەجێکردنی ئەو فەرمانانە مای خاوێنتری و بە پاکڕاگرتنی ئێوەیە والله بما تعملون علیم خوای گەورە بە هەر کار و کردەوەیەک ئێوە دەیکەن زانایە یعنی دەزانێت بە چ نیەتێک کارەکە دەکەی خوای گەورە بە پێی نیەتەکەی خۆی پاداشت دەداتەوە ئەوەش دروست باش نییە زۆر خراپە چونکە هەمان حکمە ها میوان کە هات سنت وایە صاحب ماڵ لەکوێی دانیشاند لەوێ دانیشێ و ئەوەی کە عادەتێتی تەوان کون بە کون بە ژووراندا دەگەڕێت و دەچێتە بە تایبەتی ژوورە تایبەتیەکان ئەوانەی کە دەزانێ شوێنی تایبەتن و یا شوێنی خەوتنن یا عادەتەن خۆ لە ماڵێدا کە میوانە دێ عادەتەن کابرا یەک ژووری بۆ میوانی حازر دەکا وایە لە یەک ژووریدا حسابی مانی دەکا بۆیە گەڕانیش بە ژوورەکاندا بەبێ ئیزنی خاوەن ماڵ هەمان حکمی هەیە و جایز نییە ليس عليكم جناح أن تدخلوا بيوتا غير مسكونة فيها ليس عليكم يعني لسر والنية جناح هج جناهك أن تدخلوا بيوتا كبسنا مالانك غير مسكونة فيها كهيس كستي دانش تجينيا هندك شوين هنا شويني قشتين شويني عامن وايا بلمون دي ايري شيا ماڵی گشتیە طبعا لێرە لە دەرگادان واجب نییە چونکە ئەو کەسەی لێرەیە هەمیشە حیسابی ئەوەی دەکا کە کەسێک دێ وەکو ماڵی خۆی بە مرتاحی لەیدا نەنیشتووە دەچیە مزگەوتێک ماڵی گشتیە وایە دەچیە مەکتەب و قوتابخانەیەک ماڵی گشتیە دەچیە دایرەیەک ماڵی گشتیە مەسەن فندەقێک میوانخانەیەک سەیرانگایەک ئەو شوێنانەی کە شوێنی عامن کەسی تێدا نیشتەجێ نییە ماڵی کەس نییە بە دیاریکراوی چونە ئەوێ بەبێ ئیجازە وەرگرتن و بەبێ مۆڵەت وەرگرتن گوناهی تێدا نییە ها لەیس عەلەیکم جوناحون هیچ گوناهێک لەسەر ئێوە نییە ئەن تەدخولوا بویوتن کە بچنە ماڵانێکەوە غەیڕ مەسکوونەتین فیها کە هیچ کەسێک تێیدا نیشتەجێ نییە بەڵام فیها لەو ماڵانەدا هەیە مەتاعون لەکم مەتاع یعنی ژیان بۆ ئێوە یان بەرژەوەندی بۆ ئێوە یا کەلوپەلتان لەوەیە والله يعلم بەڵام ئاگاتان لێی بێ لەو شوێنانەش والله يعلم خوای گەورە دەزانێ ما تبدون ئەوەی کە ئێوە ئاشکرای دەکەن و وما تەکتمون و ئەوەی کە ئێوە دەیشارنەوە
کە ئەو ئاەتە بۆ ئێستا تەوان بەڕاستی زۆر مناسیبە بە تایبەتی فندق و شوێنە سیاحیەکان تەوانەها کە ئینسان جاری وهەیە بکرێ دەیگری بەتەنها دەچێتە ناوی لە شوێنێکی لەوانەیە کەس ئاگای لێت نەبێ وایە لەو شوێنانەی کە کەس ئاگایان لێت نییە لەو حاڵەتاندا زۆر جار هێندێک شوێن هەنا گوناهت بۆ دێتە پێشێ خراپەت بۆ دێتە پێشێ و هێندێک شوێن هەنا ناوانەیە شوێنی خراپەکردن بن بۆی خوای گەورە ئینذارت دەکات لەو شوێنانەش ئاگات لێی بێ ئەوەی کە ئاشکرای دەکەی و ئەوەی کە دەیشاریەوە خوای گەورە هەر دەیزانێ با ماڵەکەش کەسی لێ نەبێ بەنمونە بچی لەوێ شوێنەکەی خراکە یاوەکو ماڵی خۆت تەماشای نەکەی و سەیری نەکەی یا خراپتر لەوەی جاری وایە لە فندق و شوێنە سیاحیەکاندا خەڵکی خراپی لێە تەبان بەسەر گەشتیارەکاندا دەگەڕێ بۆی تووشی خراپەیان کات و خراپە و گوناهیان بۆ عرض دەکەن جاری وایە ئەفلام و تەرتیباتی لێدانراوە بۆی لێوە خەڵک تووشی تاوان و خراپە ببێ خوای گەورە دەفەرمێت لەو حاڵەدانەشتە ئاگاتان لی بێ گەر کەسیش ئاگای لێ نەبن خوای گەورە ئاشکرا و نهێنیەکانتان دەزانێت لەیس عەلەیکم جوناح ئەن تەدخولوا بویوتەن هیچ گوناهێکتان ناگاتێ بچنە ماڵانێکەوە کە غەیڕە مەسکوونەتین فیها کە کەسی تێدا نیشتەجێ نییە ماڵی کەس نییە بە دیاریکراوی فیها مەتاع لەکم بەڵام بۆ ئێوە هەیە لەو ماڵانەدا کەلوپەل یان مەسلحەت و بەرژەوەندی و قازانجێک نەک لە خۆڕابچی والله يعلم ما تبدون خوای گەورە دەزانێت هەموو ئەو شتانەی کە ئاشکرای دەکەن و وما تەکتومون هەموو ئەو شتانەشی کە لە ناخ و دڵتاندا دەیشارنەوە پاشان خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم قل للمؤمنین بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە پیاوانی ئیماندار یەکەم جار يغض يعني بینوقێنن با کەمیکەنەوە من ئەبصارهم ڕوانینەکانیان تەماشاکردنەکانیان سیرکردنەکانیان ئەو جار ويحفظوا فروجهم و داوێنیشیان بپارێزن بۆ پیاوان قل للمؤمنین بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە پیاوانی ئیماندار بە پیاوانێک کە خۆیان بە ئیماندار دەزانن و ئیماندارن باچی بکەن یغض یعنی با دایخەن با نزمیکەنەوە با کەمیکەنەوە من ئەبصارهم بەشێک لە ڕوانینەکانیان بەشێک لە تەماشاکردنەکانیان کە معلومە تەمان هەموو تەماشاکردنێک حرام نییە وایە وەخوای گەورە چاوی داوە بۆی پێی ببینی بەڵام چی پێ ببینی ئەو شتانەی کە خوا حەڵاڵی کردوون تەمان لەناو ئەو شتانەیدا کە ئینسان بە چاو دەیان بینێ وانە هەر هەمویان حەڵاڵن تەماشایانکەی تەنها کەمێکیان نەبێ وایە لە بەرامبەر ئەو کەمانەدا کە خوا قەدەغەی کردووە ئینسان تەماشایان کات و سەرنجیاندات و لێیان ورد ببێتەوە معلومە تەمان سیرکردن و سەرنجدانی پیاوە بۆ ئافرەت بەتایبەت تەمان ئەگەر سەرنجدانەکە بمەبەست بێت و سەرنجدانەکە ببێتە هۆکاری جوڵاندنی حەز و غەریزە و لە یەکتر نزیک بوونەوە هەتا تەمان کاریگەری تەماشاکردنەکەی و سیرکردنەکەی و لێوردبوونەوەکەی زۆرتر بێ بەسەر کەسەکەیەوە بە بێگومانی گوناهەکەشی گەورەترە و گوناهەکەشی زۆرترە چونکە معلومە تەمان خوای گەورە تەنها زینای حرام نەکردووە لە سوورەتی ئیسرادا خوا دەفەرمێت وەلا تەقڕەبو الزینا نافەرمێ وەلا تەفعەلوا الزینا دەفەرمێت نزیک مەکەونەوە لە زینا نزیک بوونەوە لە زینا پێشەکیەکانیەتی تەمان کەسێک نەزەری بکە بە کەیفی خۆی ئەو جار دوای نەزەر تەمان وەکو ئەوە شەوقی دەڵێ هەموو زینایەک لە چیەوە دروست دەبێ دەفەرمێت فەنەظرەتون یەکەم جار تەماشاکردنە دواشان دەبێتە زەردە و پێکەنین دواتر دەبێتە سەلام ئەو جار دەبێتە کەلام قسەکردن ئەو جار مەوعید دانان و ئەو جار بێگەیشتن هەموو داوێن پیسیەکان کە دروست بوون لە هەنگاوی یەکەمەوە دەستیان پێکردووە زۆر دەگمەنە پیا و ئافرەتێک بە حرامی گەیشت بنە یەکتری بەبێت تەماشاکردنی یەکتر و سەرنجدانی یەکتری بۆیە خوای گەورە تەمان دێت هەر لە ئەوەلەوە ڕێگات لێ دەگرێت هەر لە ئەوەلەوە بربەستت بۆ دادەنێ ناڵە مەیکە دەفەرمێت نزیکی مەکەوە چونکە بە دڵنیاییەوە کەسێک نەزەر نەکا تووشی بەنمونە زەردە و پێکەنین نابێ ئەوەت نەکرد تووشی سەلامکردن نابی لە کەسی نامەحرەم تەبعاً ئەوەت نەکرد تووشی قسەکردن نابی وەلحاصڵ قسەت نەکرد تووشی مەوعید دانان نابی مەوعیدت دانەنا تووشی بێگەیشتنیش نابی بۆیە ئەگەر لە هەنگاوی یەکەمەوە ئینسان خۆی بپارێزێ بە بێگومانی بە ئەندازەی ئەوەی کە چاوت دەپارێزی داوێنیشت
دەپارێزرێ کە معلومە لە قیامەتیشداها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەوەی کە لە بینی شەوێلکەکانیدا کە زمانە بیپارێزێ زەمانەتم داتێ گوناهی پێ نەکە و ئەوەی لە نێوانی ڕانەکانی قاچەکانیدایە گوناهی پێ نەکە بە زەمانەتی چوونە بەهەشتی بۆ دەکەم زمان کە معلومە زۆرینەی گوناهی پێ دەکرێت و هەروەها داوێن زۆرترین کاریگەری و تەسیری بەسەر ئینسانەوە هەیە غەریزەیەکی بە قووەت و بەهێزە لە ئینساندا ئەو غەریزەیە بەچی جوڵە دەکاتوان بە تەماشاکردن و بە نەزەرکردن بۆیە خوای گەورە یەکەم جار ڕوو بە پیاوان قل للمؤمنین بڵێ بە پیاوانی ئیماندار یغضوا من ئەبصارهم با نزمیکەنەوە بانی بینوقێنن سۆریکەنەوە چاوەکانیان بینینەکانیان لە ئاستی ئافرەتی نامەحرەمدا طبعاً ويحفظوا وهروها پێشیان بپارێزن ذلكە ئەوە چاو پاراستن و داوێن پاراستن ئەزکا لەهم ئەزکا یعنی پاکترە خاوێنترە و دڵیان بە پاکتر ڕادەگرێ بۆ ئەوان ذلكە ئەوە چاو پاراستن و وەک دەڵێ داوێن پاراستن ئەزکا لەهم ئەزکا پاکترە و خاوێنترە بۆیان جا ئەوە خوا دیقەتی دەخوا دەفەرمێ قل للمؤمنین بڵێ بە پیاوی ئیماندار کەسێک ئیماندار بێ ئەگەر نەظەرێکی بەمەبەستەوە کرد نەظەرەکان لە زیاتەوەی دڵی خۆشکەها نامرتاحی دەکات بۆ معلوماتان لەوانەیە فترێکی زەمەنی زۆر کەم خۆشیێکی لێ ببینێ بەڵام دوایە ئەگەر ئیمانی هەبێ ئیمانی لە دڵیدا بێ ناڕەحەتی دەکات ئەو کەسەی داوێن تووشی بە نمونە ئیماندارە بەڵام تووشی لەوانەیە خەلەلێکی جنسی دەبێ تاوانێک دەکات کە تاوانەکەی کرد هەتا هەیە وەک خۆی لێ نایەتەوە لە ڕووی دەرونیەوە دەرونی نامرتاح دەبێت چونکە تووشی گوناه بووە بۆی خوا دەفەرمێت ذلكە ئەوە چاو پاراستن و داوێن پاراستن ئەزکا لەهم مایەی خاوێنیەتی و پاکترینە بۆیان تەمەن لە ڕووی دەرونەوە و لە ڕووی نەخۆشی و ئەوانەشەوە إن الله خبير بما يصنعون بێگومان خوای گەورە خەبیر یعنی زۆر شارەزایە بما يصنعون بە هەرچی کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن کە ئێوە ئەنجامی دەدەن بۆیە يصنعون تەصنیع ئەو کارانە کە ئینسان هەوڵیان بۆ دەدا بۆیە نەزەر تەماشایکەن ئەگەر لا ئیرادی بێ طبعا هیچ گوناهێکت لەسەر نییە لا ئیرادی پیاوێک چاوی بە ئافرەتێک دەکەوێت ئافرەتێک چاوی بە پیاوێک دەوێت با خودی سیرکردنەکەش کاریگەریەکی دروست کردبێ بەڵام بەردەوامت نەکرد بەڵام لەسەری بەردەوام نەبووی چاوت وەک دەڵێ ڕانەگرت بەڵکو چاوت وەرجێڕا حەزت وەک دەڵێ نەجوڵان حەزی خۆت گرت نەفست بەرەڵانە کرد نەفست گرت لەو کاتانەدا خوای گەورە لێت ناگرێ نەزرەی یەکەم سیرکردنی یەکەم تەمەن گوناهی تێدا نییە چونکە هیچ کەس خۆی لەوەی پێ ناپارێزرێ بەڵام نەزرەی دوو هەموو دیقەتدان و وردبوونەوەی دوایی کە ئینسان بەدەستی خۆی دەیکا بەدەستی خۆی دروستی دەکات لەوە ئینسان محاسبە دەکرێت بۆیە خوای گەورە دەفەرمێ إن الله بێگومان خوا ئەوە جاوە هەم هەڕەشەیە طبعا و هەمیش مژدەیە بۆ کەسێک کە مولتەزیم بێ إن الله خبير بێگومان خوای گەورە زۆر شارەزایە بما يصنعون بەو کارانەی کە ئینسان دەیان کات و ئینسان ئەنجامیان دەدا ئەوە بە نیسبەت پیاوانەوە بەڵام ئایا نەزەر تەنها بۆ پیاوانە کە بە تایبەتی ئافرەت زۆرینە وا دەزانن طبعا تەنها پیا وازبە لەسەری لە بەرامبەر ئافرەتدا چاوی بگرێ ئەی ئافرەت لە بەرامبەر پیاویدا بەڵێ زۆرینەی بێگومان حکومەکەی هەروەکویەکە ئاەتەکە بۆیش نەزڕەی خەڵکی قەدیمیش لەوانەیە هەروە بوو بێ بۆیە خوای گەورە نەهاتوە بەیەک ئاەت هەردووکیان خۆ ئەگەر ئاەتەکەی دیکە نەژبە هەر گوترا بە قل للمؤمنینە بڵێ بە ئیمانداران پیاویشی دەگرتەوە ئافرەتیشی دەگرتەوە بەس بۆ ئەوەی کەس ئەو نەزڕەی بۆ دروست نەبێت کە نەزەر تایبەتە بە پیاوان یا جارانیش ئەگەر خەڵک وای زانی بێ نەزەر تەنها بۆ پیاوانە و بۆ ئافرەتان نییە خوای گەورە دێ بە جیا باسی ئافرەتانیش دەکە دەفەرمێت وەقل للمؤمناتی بڵێ بە ئافرەتانی ئیمانداریش یغضضن یعنی با نزمیکەنەوە با کەمیکەنەوە من ئەبصارهن لە تەماشاکردنەکانیان لە سەرنجدانەکانیان لە تێڕوانینەکانیان ئەوە یەک وقل للمؤمنات بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ئافرەتانی ئیماندارجا مفسرین دەفەرمون قل فعل ئەمرە يغضضن أو سرج طبعا يغض فعل مضارع
طبعا لجواب فعل أمركي دا بكار هاتون يعني خواي قورا فرمان ببياوانك دكا كخوان بإيمان دار دزانن يعني پیاوێک خۆی بە ئیماندار بزانێ بە ئیمانداری چاک بزانێ دەبێ ئامادە بێ فەرمانی پێغەمبەر جێبەجێ کا صلی الله علیه وسلم چاوی لە ئاستی حرامەکان بپارێزێ ئافرەتێک خۆی بە ئیماندار بزانێ خۆی بە ئیماندار بزانێت و ئیماندار بێ دەبێ ئامادە بێ فەرمانی پێغەمبەر فەرمانی خوای گەورە جێبەجێ کا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەگەێنێ ها دەفەرمێ وەقل للمؤمنات بڵێ بە پیاوان بە ئافرەتانی ئیمانداریش يغضضن يعني بابي قرنوا با نزمي كنوا با كمي كنوا من أبصارهن لتماشا كردنو سنزدان كان يانو تيرواني كان يان أو يك ويحفظن فروجهن وبابي بارزن داوينشيان ويحفظن بابش بارزن داوين يان توشي تاوان وخرابنكن أو دو سيم ولا يبدين زينتهن بادر نخن زينتهن جواني خويان ولا يبدين بادر نخن آشكراي نكن زينتهن جواني خويان إلا ما ظهر منها تنها أوندن بك ظهر دردك ولا جستولا شيانو دصلاتيان تيدانيا إلا ما ظهر منها يعني تي وتفسير كيتيا أو آتا ها يكيك لو آتانيك أو كسانا بدليل ديننا وكها باسي نقاب دكنو دلين نقاب واجبة وهم جو كسانة بدليل ديننا وكذلك نقاب واجبني ها ساكسك بينا وي نقابي بودكا في واجبة ولا بلغكتيا طبعا يكم بلغ ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها أي أجر أو نقابي نكردوا بلي أيش همان آياتي ببلغ دينتوا قسكل سرتي ما ظهر منها تيا تفسيرك خلافك ألي ردايا ولا يبدين زينتهن بادر نخن جواني خويان إلا ما ظهر منها ما بس أواني كنقابي واجب دزانن أو تفسير ذكن ما ظهر منها دلن أو جوانية كالجلوبرق رويشتنو وقدلي حركاتي آفرد ده يعني جوانيك لسر جلوبرق يوا فعلا ريت دسي خو آفرد جستو لا شيء وقدلي أجر لجر عباو نقابش دابه نوع ناسكي وجوانيك يتدا سرنجي بياوي نسبتك هراده كشي أو جماني تدانيا بلام ابن عباس طبعا يكم مفسير قرآن ويكم كسش كقسيل ورد جيري لسر تفسير چونك پیغمبر صلى الله عليه وسلم كات خوي دعاي بو كرد وفرميتي خواه شارزاي كالدين وشاهديشي بو داوا دفرمي شارزاترين كز بتفسير قرآن ابن عباس دفرميت ما ظهر منها يعني اليدين والوجه دموچا و دەست ئەو شوێنەنە ئەو دوو شوێنەنە کە ئافرەت دەتوانێت دەریان خات و لەو دوو شوێنە پێگومان تەوان دموچا و جوانی تێدایە وایە بەڵام هەر دەردەکەوێت دەسەڵاتی نی ئافرەت هەر دەبێت دەریخا ئەگەر لە دموچاویەوە پیاوێک لە دموچاویەوە پیاوێک تووشی گوناه بوو ئافرەتەکە ئەگەر کەمتەر خەم نەبێ ها بە ئەنقەس خۆی عەرز نەکرد بێت دەستکاری خۆی نەکرد بێت و سەرنجی پیاوەکەی ڕانەکێشابێ ئافرەتەکە هیچ گوناهبار نابێ بەڵام دموچاو نا بە نمونە قۆڵت دەرخست بێ کە نابێ دەریخەی وایە قاچ کە نابێ دەریخەی لەوێوە کەسێک تووشی بەهۆی تۆ تووشی گوناه بووبی لەویان گوناهبار دەبێ بۆیە یان دەست طبعا دەست ئەو شوێنەیە بە تەفسیری ابن عباسی بۆ زۆرینەی مفەسیرەکانیش طبعا ئاوا تەفسیری دەکەن دەفەرمێت ما ظهر منها يدين لێرە طبعا بۆ خوارێ ئافرەت دەتوانێت دەریخا هەتا دەفەرمون ئەگەر ئەوەشی پێ بێ ها هەتا بۆیە و خەنە و بازنە و عاڵقە و ها شتانێک کە جوانکارین یان دموچاو ئەگەر چاوڕەشکردن و ئەو جوانکاریانەی کە جائزن ها ئەوانەی جائزن ئەوانەی ڕێگا پێدراون ئەگەر ئەوانەشی پێوە بن وەک دەڵێ بەدەرێوە بن گوناهبار نابێت بەمەرجێک شوێنەکانی دیکەی داپۆشی بن شوێنەکانی دیکەی سەرنجڕاکێش نەبن چونکە دەست و دووموچاو دەفەرمون خوا ڕێی داوە ئەوە یەک لە ئاەتەکان کە بەبێ گومانی ئەو ئاەتە بە هیچ شێوەیەکی دلیل نییە لەسەر ئەوەی کە نیقاب واجبە چونکە ئەو تەفسیرە بەقووەتر و بەهێزترە دلیلێکی دیکەیان فەقەرەی دووهەمە دەفەرمێت وەلیەضربن بخمورهن على جیوبهن دەفەرمێت بە لچکەکانیان بەردەنەوە بەسەر سینگ و بەرۆکیاندا تەوان ئەوان ڕێک دێنن تەفسیری ئەوەی دەکەن بە دموچاو
جیوبی بەدموچاو تەفسیر دەکەن دەڵێنەوە نیە خوا دەفەرمێت لسکەکە بەردەوە بەسەر خۆتدا نا ئاەتەکە بە هیچ شێوەیەکی واناڵێ ئاەتەکە کات خۆی طبعا لە مەدینەیدا ئافرەتە سەحابیەکانیش لسکیان لەسەری بوو تەنها تەوقی سەریان پێدا دەپۆشی تەوقی سەر بەس پرچ لەگەڵ کە بەس پرسیاندا دەپۆشی کراسەکانیان ئێقەکانی کراسیان عادەتیان وا بوو تۆزێک ئێستاش پێم بێ شتیوارەیە تۆزێک دڕاو بووە تۆزێک خەتی لێ بووە لە کاتی هەستان و دانیشتن و نزم بوونەوەدا سینگیان بە دەرکەوتووە زۆر جار ملیان بە دەرکەوتووە بەڕووتی خی گەورە فەرمانی پێکردوون و فەرموویەتی لیسکەکەتان کە پرستان پێدا پۆشیوە بەسەر سینگ و بەرۆکیشتاندا دای پۆشن بۆ ئەوەی ئەو پێستەی کە لە کاتی بەرز بوونەوە یان نزم بوونەوەدا دەردەکەوێت بۆی لیسکەکە دای پۆشێت و لیسکەکە نەهێڵێ دەرکەوێت بۆیە لیسک دوویشی هەیە وایە سینگ ئەوە سەر وایە لەگەڵ سینگ و بەرۆک چونکە سینگ و بەرۆک تەمان جوانیەکەی و سەرنجڕاکێشیەکەی بۆ پیاوان کەمتر نییە لە پرچی چونکە ئافرەت کە خۆی دادەپۆشێ بۆ چۆ خۆی دادەپۆشێ ینی لە بەرامبەر پیاویدا خۆی دادەپۆشێ قەستن ینی بۆی پیاو لێوە تووشی گوناه نەبێ وایە خۆ بۆ ئافرەتی نییە حەزی پیاوان جوانی ئافرەتان بەشێکی زۆری لە سینگ و بەرۆکیاندایە بۆی خی گەورە دەفەرمێت لیسکەکانتان بەسەر سینگ و بەرۆکتاندا بەردەنەوە کە بەداخەوە لیسکی زۆرێک لەوانەی کە لچک لەسەرن بەڕاستی بەو شێوازەی نییە کە طبعاً شێوازە شەرعیەکە نییە زۆری ئەو لچکە لاکێشەیانەی کە بەس تەنها سەردا دەپۆشن ئەوە یەک یان جاری وا هەیە طبعاً لچکەکە هێندە سەرنجڕاکێشە طبعاً هێندە وەک دەڵێ ملەوەن و ڕەنگا و ڕەنگە لە خودی پرچەکەی لەوانەیە سەرنجی پیاوی زۆرتر ڕاکێشێ نەکسی پیاوی ئەمن هەر بخۆم گوێم لە بۆ ئافرەتی محەجەبە کە بە شێوازێک وەک دەڵێ لچک و ئەوانەی کردووە و تەرتیبات و ئەوەی بۆ کردوتێ چەند کەس لە کچان بەهۆی حەزیان چۆتێ حەزیان چۆتە لچکردنەکەی بەهۆی هێندە بە جوانی لچکەکەی کردووە سەرنجی کچانیشی ڕاکێشاوە جا ئەوە گەر سەرنجی کچی وەک خۆی ڕاکێشێ سەرنجی پیاوی دەبێت چەند ڕاکێشێ بەڵێ آخر دێت جەماعەتێکی دیکەی وە خۆی دروست دەکا خۆ وانە ئەوە دلیلێکی دیکە دلیلێکی دیکە مەبەستم ئەوەش بەڵگە نیە لەسەر ئاەتی نیقاب بەڵگەیەکی دیکە سوورەتی نیسا ئاەتێکمان هەیە دەفەرمێت يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن هذا فرمت بڵێ بە خێزانەکانت بە ئافرەتانی ئیماندار بە کچانیان کە جلبابەکانیان بەردەنەوە بەسەر خۆیاندا جلباب ڕێک ئەگەر تەفسیری کەینە عەبا یعنی تۆ جلێکت لەبەرە ئەوە تەفسیرەکەیتی جلێکت لەبەرە وایە طبیعیە طبعاً جلەکە سەری هەیە خواری هەیە بەڵام کە دەچیە دەرێ ئەو باسی چوونە دەرێ دەکە کە دەچیە دەرێ مەفروض وایە جلێکی یەک پارچە بەسەر خۆت دادەی کە ئەو ڕەنگا و ڕەنگی و ملەوەنەی کە لە جلەکانت داهەیە ئەوان بشارێتەوە کە ڕێک دەکرێت بڵێن ئەو عەبای قەدیم طبعاً نەک مۆدیل تازەکان کە لە مەکسی شتی سەرنجڕاکێشترن ئەو عەبای کە یەک پارچەیە فعلا قەڵەوی و لاوازی و بەرزی و نزمی و وەک دەڵێ هەموو وەک دەڵێ جوانیەکانی ژێری طبعاً دەشارێتەوە ئەوە تەفسیرەکەیتی بەڕاستی جەلابیب یعنی عەبایەکی یەک پارچە کە چوونە دەرێت بەسەر خۆتانی دادەن کە لە تەوقی سەرڕا تا خوار بێتەوە چونکە ئەگەر بگوترێ باشە جلبابەکە تەمان ئەو کاتی ئێمە تەفسیری ئاەتەکەی ئەگەر بڵێن جلبابەکە یعنی طبعاً یەک پارچە دەیخێ سەرسەرت و تا بنی بڕوا هیچ نیقابێکی جوانی ئێستا بۆ معلوماتان وانە هیچ نیقابێک وایە طبعاً یەک پارچەی هێنابێت بەسەر سەریدا دابێت پێش پاشی وەکو یەک بێ طبعاً ئەگەر وابێت چۆن دەڕوا بێگومان طبعاً ناتوانێت بڕوا بۆیە ئەو ئاەتە کە دەفەرمێت وەلا یوبدینە زینەتەهن ئیلا ما ئەو یەک پارچەیەش طبعاً ئیستیثنای تێدا ئەو یەک پارچەیە دەکرێت دەستت دانەپۆشێ دەکرێت دموچاوت دانەپۆشێ بەڵام شوێنەکانی دیکە جگە لە دەست و دموچاو چونکە دەست و دموچاو خوارەی داوە دەفەرمێت وەلا یوبدینە زینەتەهن ئیلا ما ظهر منها ئەوەی کە دەردەکەوێت و دەسەڵاتی خۆتی تێدانە لەوەی گوناهبار نابی بۆیە هیچ کامێک لەو ئاەتانەی کە بە بەڵگە دەهێنرێنەوە لەسەر
واجبیەتی نیقاب طبعا لە شوێنی خۆینین بەڕاستی ئەوەی کە نیقاب دەکات بێگومان طبعا کارێکی باشە کەس ناتوانێت بڵێ خراپە بەمەرجێک نیقابەکەی لە کە بەداخەوە طبعا ئێستا هەندێک لە نیقابەکان لە جلەکانیان لە ئەوەکانی دیکە جۆرە جلەکانی کە چیان پێ دەڵێن ئەو جلانەی دیکەی کافرەت لە بەریان دەکات زۆر سەرنجڕاکێشترە ئەو جار هەیە طبعا نیقابی دەکا بەڵام لەبەرەوەی نیقابە پێی وایە بێ هەرچی قەید و شەرتە لەسەری نییە دەیان ڤیددیۆ و خۆ عرزکردن و لار و لەنجەی دەکا لە کاتی ڕۆیشتنێدا و دێ لەسەر ڤیددیۆ و چی و چیشدای دەنێت بە حسابی خۆی پێی وایە سنەتی پێغەمبەر و واجبیەتێکی دینی و شەرعی عرز دەکات و پیشانی دەدا کە بە هیچ جۆرێک تەوان نیقابکردن لەگەڵ خۆ عرزکردن و لەگەڵ خۆپیشاندان با لە ژێر نیقابیشەوە بێ زۆر جار نیقابەکە و ئەو جلەی نیقابەکە لەبەری دەکا کە نیقابی ملەوەن و ڕەنگا و ڕەنگیش لەبەر دەکەن جاری وایە لە جلەکانی دیکە جاری وایە سەرنجڕاکێشترە و دەبێتە مای وەک دەڵی تۆ کە نیقابی دەکەی بۆی سەرنجی کەس ڕانەکێشی ئەگەر نیقابەکەت زۆرتر سەرنجی خەڵکی ڕاکێشا بەلای خۆتدا بەبێ گومانی ئەو کاتی مەسلحەتە دینیەکەی نهێناوەتە جێ بۆیە تەمەەن تانەدان لە نیقاب و لە جلی نیقاب لە شوێنی خۆی نییە بەو مەرجەی تەمەەن بەو شێوازە بیکەن کە فعلا وەک دەڵی داپۆشراو بن و وا بکەن چاوی پیاوان بگرن یعنی حەزی پیاوەکان بگرن پیاو ئەگەر بشیان بینێ پێی وابێ وەک دەڵی وانەزانێ ئافرەتی بینی وای وانەزانێت تەمان هیچ حەزبەیت حرەکە و تایبەتمەندیەکی نەکا بۆیە گەورەترین بەڵگا هەرچەندە تەمان ئەو کەسەی بڵێ واجبە ها دەبێت بەڵگەی بێنێتەوە بەڵام گەورەترین بەڵگا لەسەر ئەوەی کە نیقاب واجبنی ئەو ئاتەیە کە خوا بە پیاوان دەفەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم باشە ئەگەر هەموو ئافرەت یەک پارچە جلی ڕۆشیان بەسەر سەریدا دابێت تا تالاقی ئەو کاتی پیا و نەزەری لە چ دەکە یعنی لەکوێی دەکەی یعنی نەزەری یعنی جلێکی ڕەش پارچە ڕەش قماشێکی ڕەش بێنە لە پێشچاوت دانێ دڵت پێی تێکەڵ دەیخۆ لە جیاتیەوەی دڵت پێی خۆش بێ و سەرنجت ڕاکێشە بەجددی خوا کە پێت دەڵێ چاوت داخە یعنی ئافرەتی ئیماندار دموچاوی دیارە دموچاوی دیارە کە دیار نەبێ بۆوان پێ دەڵێ وازحە پاشان لە مەسەلەی خیتبە و خوازبێنیکردندا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بڕۆ سەیری کوێی کە دموچاوی کە گەر بتەوێت جوانی ئافرەتەکەی بزانی منطقیە و بیستراوە طبعا لە تەریخی بەشەریەتدا لە تەریخی پێغەمبەر و سەحابەدا سەحابەیەک بوو بێت چوو بێگوت پێتی ئەرێ زەحمەت نەبێ ئەوە کە لا بە تەماشات کەم بە کەیفی خۆم تاخوا بەدڵ نیا بەدڵم نیشتیوا بووە سیرکردن و تەماشاکردنەکان زۆرینیان ناڕاستەوخۆ بوون ئەگەر ئافرەت بەبێ دموچاودا پۆشی نەهات پێتە دەرێت چۆن تەماشای کراوە و دەستی دیار نەبوو بێتەوەها دەفەرمێ دەستی دموچاویان تەماشاکەن بۆی جوانیەکەیان بزانن دەستیان تەماشاکەن بۆی قەڵەوی و لاوازی بەپێی حەزەکان کەسەکان بە دەستی قەڵەوی و لاوازی دەزاندرێ ئەگەر مەبەستم هەموو ئافرەتێکی ئیماندار بۆیە تەمان ئەوەی کە دەڵێ نیقاب واجبە تەمان توهمەیە بۆ بەڕاستی یعنی خەتەرێکی گەورەیە و فتوایەکی گەورەیە یعنی متهمکردنی هەرچی ناتەوان زۆرینا سەدا 95 زیاتریش خۆ ئافرەتی محەجەبە و ملتەزیمە لە جیهانی ئیسلامیدا نیقاب نین وایە ئەگەر بڵێ نیقاب واجبە یعنی تەنها ئەوەندەی کە نیقابەکەیان کردووە ئەمری خۆیان جێبەجێ کردووە ئەوکەی دیکە هەمووی لەبێ ئەمری خوای گەورەدانە ئەوجا چەندان حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ ئافرەتێک هاتە لای پێغەمبەر دموچاوی ئاوا بوو گوێی ئاوا بوو ئەگەر نیقابی لەسەر بوو بێ چۆن زانویانە چۆن بێگومان نەزاندراوە بۆیە تەمان بە هیچ شێوەیەکی بەڵێ چاوداخستن و چاوداگرتن لە ئاست نامەحرەمەکاندا واجبە و خوای پەروەردگار فەرمانی کردووە بە پیاوان و بە ئافرەتان بەڵام ئەگەر نیقاب بن هەموو ئافرەتی ئیماندار و ئەو کاتی ئەو نیقابەش ئەگەر جلبابەکەی تەفسیرکەن ها بۆی کە دەبێ جلێکی یەک پارچە لە تەوقی سەر ڕاتا بن پێی بێ ئەو کاتی ئافرەتەکەش تەمان هەر نەزەری پێ ناکرێ ها چونکە پێچەی لە پێشچاویە پیاوی هەر نابینێ تەمان و ئافرەتش پیاویش تەمان ئەگەر ئافرەت دموچاوی بە دەرەوە نەبێ کوێی دەبینێ هیچ شوێنێکی نابینێ بۆیە لەو حاڵەتانەدا دەبێ بگەڕێنەوە بۆ تەفسیری قورئان نەک عادەت و تەقالید بەڕاستی نیقاب و ئەوانە تەوژمێکە بەڕاستی دروست کراوە و لەژێر کاریگەری عادەت و تەقالیدی هێندێک وڵاتدانە کە عادەت و تەقلیدیان وایە بەڕاستی جلوبەری گیان وابێ تەقلید و عادەتە هێندێک جار وای لێکردونە جلوبەرەکەیان بەو شێوازە بکەن
ئەوە کەسێک بۆ خۆی نیقابی دەکات و دەتوانێت خۆی ملزەمکە طبیعیە بەڵام فتوادان بەوەی کە واجبە و هەرچی وای نەکرد بێ ئەمری خوای گەورەی کردووە بێگومان ئەوە لە شوێنی خۆی نییە لەگەڵ ئەوەدا کە دەڵێن نیقاب واجب نییە بەڵام جلەکانی دیکەش کە ئافرەتی محەجەبە دەیپۆشن بەڕاستی زۆرینەی شەرعی نییە چونکە جلی شەرعی دەبێت چی بکە دەبێت جوانیت داپۆشێ وایە هەر جلێک لە جەستەی ئافرەتەکەی جوانتر بوو هەر جلێک وەک دەڵێ بوو بە مای سەرنج ڕاکێش و ڕاکێشانی خەڵک و وەک دەڵێ وات کرد پیاوان زۆرتر و ورتر سەرنجت دەن بەبێ گومانی طبعا بۆ دەرێ بە تایبەتی و بۆ چوونە بازار و ئەوانە حرامن بەکارهێنانیان جلی شەرعی و جلی دەرێ دەبێ جلێک بێ جوانیت داپۆشێت و ئەوەی ڕێگە پێدراوە دیار بێت دەستە و دموچاوە غەیری ئەوەی دەبێ شوێنەکانی دیکە بە جلێک داپۆشی کە سەرنج ڕاکێش نەبێت بەڵێ نامەرز نیە ڕەش بێ بەڵام سەرنج ڕاکێش نەبێ ملەوەن و زۆر حەنعەنە و تەنتەنەشتی پێوە نەبێت نامەرزنی هەر ڕەش بێ وقل للمؤمنات باسيري آتك كنو بلي بآفرتاني إيمان دار يغضضن من أبصارهن با نزمي كنوا تاوكانيان يا كمي كنوا لتيرواني نكانيان ويحفظن فروجهن ببارزن داوينيان ولا يبدين زينتهن بادري نخن جوان يكاني خويان إلا ما ظهر منها تنها أو نبيك دردك بيتود صلاتيان بسر ونيا وليضربن هذا فرمي بابري دنوا بابري دنوا بخمورهن لسككانيان على جيوبهن بسر سينغو بروكيان دا بهيت شويكي باسي دستو دموچاوني او آتها ناكريت الدليل لسر نقاب وليضرب جاء ضرب يعني لداني طنت علماء دا فرمون يعني دبل لسككي سرت هنده طنت به بسر دوروبري سري شدا بري ديوا بوي ليس حالته شدا لێت جیانە بێتەوە لێت نەکرێتەوە بەری دەنەوە بابەری بدەنەوە ئافرەتانی ئیماندا خمورەکانیان جلو ئەوە لچکەکانیان بەسەر سینگ و بەرۆکیاندا وەلا یوبدینە زینەتەهونە با جوانیەکانی خۆشیان دەرنەخەن تەنها بۆ چێ نەبێ ئیلا لبعولەتیهنە تەنها لە بەرامبەر مێردیاندا نەبێت تەمەن دەرخستنی جوانی بۆ ئافرەتێک لە بەرامبەر مێردەکەی خۆیدا نەک جائیزە تەمەن زۆر جار واجبیشە ئەگەر واجب نەبێت سونەتە و خێری دەکاتێ واضحة أو آبائهن لبرامبر بابد بابيرت أوانا درسته طبعا أيش هم شويناها أبو معلوماتان لبرامبر هر لقل كسه هر نزيك كان شدة درزني آفرت لقل آفرت يجرود بيته هم شوينة ديار بها أبو معلوماتان تنها جواني آساي دسته دموشاوة خودا اللي تكردن وقاتو ها عندك شوين كلا حالتي آساي دا ديار دبي طبيعي طبعا لبرامبر ميردا اعتيادية ئافرەت هەر شوێنێکی دیار بێ ئەگەر تەنها مێردی خۆی ببینێت و ئەگەر خۆی بۆ ڕازێنێتەوە خۆی بۆ جوانکات تەمەن عیبادەت و خواپەرستیشی کردووە لە بەرامبەر ئەو ئابائیهنە باوکتان ئەو ئابائی بعولەتیهنە باوکی مێردەکانتان باوکی مێرد خەزوور تەوان وەکو بابی وایە بۆ ئافرەتی یعنی ئافرەت لە بەرامبەر خەزووری خۆیدا خۆشی دانەپۆشێ کە دەڵێن خۆی دانەپۆشی یعنی هەموو لاشەی خۆی دانەپۆشێ هانە وەک دەڵی بۆی هەبێ تاو خۆی ڕوودکاتەوە لە بەرامبەری داشتیوان نییە ئەو ئابائی بعولەتیهنە لە بەرامبەر باوکی مێردەکانیان ئەو ئەبنائیهنە لە بەرامبەر کوڕەکانی خۆت ئافرەت لە بەرامبەر کوڕی خۆیدا تەمەن سەر و پرچ و ئەوانەی دیار بن تەبیعیە ئەو ئەبنائی بعولەتیهنە یا کوڕی مێردەکانیان زڕکوڕ تەبعاً بۆ زڕداکی تەبعاً مەحرەمە دەکرێت بیبینێت و تەماشایکە بۆیە لە بەرامبەریدا خۆش دانەپۆشی جائزة أو إخوانهن يا لبرامبر براكاني خويدا آفرت خوشي دانا بوشي بتواوي درستا أو بني إخوانهن يا كل براكان برازا طبعا لبرامبر إذا خودانا بوشي طبيعية چونك برازا أوي دي كده بيتا بوري ويا برازا بور طبعا بيكتر ناشن أو بني أخواتهن يا كري خشك كري خشك طبعا دي سان محرمة أو نسائهن يعني لبرامبر آفرتاني خوتان يعني آفرتي إيماندار حالين لي آفرتي إيماندار آفرتك بزاني إيماندار نية يعني جيسي قنية يعني سي آفرتي إيماندار آفرتك إيماندار ببنمونا أجر جستي توش ببينه حاضر نية باسي جستي تو بوكا سيجري كبكا ويا جاء نسائهن آفرتك أجر إيماندارش بها بلام زي متمانن بها
گومانت هەبێت لەوەی باسی جەستەی تۆ دەکا لەکن مێردەکەی لەکن برایەکەی لەکن کەسێکی دیکە بۆ دنیا لە بەرامبەریدا خۆت دەرخەی لە بەرامبەردا جەستەی خۆتی پیشاندەی ئەو نیسائیهن ئافرەتانی خۆتان یعنی ئافرەتانێکی ئیمانداری باوەڕپێکراوی ئەمین پرست ببینێ قاست ببینێ هەندێک شوێنت ببینێ طبیعیە کە ئەوە هەندێک خەڵک ئێستاش پێی وایە کە ئافرەت لە بەرامبەر ئافرەتیدا دەتوانێت هەموو جێگایەکی ببینێ ئەو وەسائلانەی بەکاردەهێنرێن لێزەر و ئەوانە جاری وا هەیە طبعاً بیستمە وابزانم پیا و ئافرەتیش بۆ یەکتری دەکەن شوێنی زۆر ئەوە طبعاً ئەو ئافرەت بۆ ئافرەتیش جایز نییە بۆ معلوماتان داوێن و عەورەت و شوێنە تایبەتیەکان ژن بۆ ژنیش بە هیچ شێوەیەکی دروست نییە ببینێ ئیلا مەسەلەی طەبیبی و وەک دەڵێ دکتۆری و منداڵبوون و ئەوانەی کە دەسەڵاتی تێدا نیە و ناچاریە لە بابەتی دیکەدا ژن بۆ ژنیش جەستەیان بۆ یەکتری بەڵام کە لێرە دەفەرمێ خۆ دەرخستن عنی پرچ و قاچ و سەر و مل و هەندێک شوێن لە حاڵەتی تەبیعیدا ئافرەتێکی ئیمانداری باوەڕ پێکرا و بتبینێت تەبیعیە ئەو مامەلەکەت ئەیمانهن یا ئەوانەی وەکو کەنیسە لە ژێردەستاندان ئێستانین تەبان ئێستا بەدیلی کەنیسەی ئەو خزمەتکارانن ئەو خزمەتکارانەی پێیان دەڵێن فلیپینی و شتانە ئەگەر ئەویش عولەما دەفەرمن ئەوانە ئەگەر ئیماندار نەبن دیسان دروست نییە با کەنیسەی خۆشت بێ حاڵی هەر دروست نییە لە بەرامبەریدا خۆت دەرخەی بەڵام ئەگەر کەنیسەکەکە تەمەن خزمەتکارەکە ئافرەت بێت و وەک دەڵێ نسبەتێکیش باوەڕ پێکراو بێت و هەموو دەمێت لەبەرەوەی لەگەڵت لە ماڵێدایە ناتوانێت تەواو خۆتی لە بەرامبەردا بپارێزی لە بەرامبەر ئەوانشدا حەڵاڵە کە کەنیسە و ئەوانە جیازن هەرچەندە ئێستا بەکرێ دەگیرێن ئەوانەی جاران بە مڵکیەت دەیان کڕین ئەو مامەلەکەت ئەیمانکم ئەوانەی وەکو کەنیسە و خزمەتکار دێنە بەردەستی خۆتان ئەوەش لە بەرامبەریاندا ئافرەت هەندێک شوێنی دیار بن طبیعیە ئەوی تابعینە غەیری ئولی الئربەتی من الرجال ئەوی تابعین یعنی ئەوانەی کە هەمیشە بەدواتانەوەن لەگەڵتاندانە غەیری ئولی الئربە بەڵام حەز و مەیلی ژنهێنانیان نییە من الرجال لە پیاوان هەندێک پیاو هەنا و دوور لە ئەوەی ئێوە نەوعە کەم عاقڵیەکیان تێدایە عاقڵ سووکن و هەر بە سروشتیش هیچ حەز و مەیلێکی ژنهێنان و هیچ ڕەغبەتێکیان بەلای ئافرەتدا نییە جان پیاوەتیان نییە یا لەو کەسانن کە نێرەمووکن وەک دەڵێ هیچ مەیلێکی پیاوەتیان تێدا نییە یان ئەوە تا هێندە کەم عاقڵن وەک دەڵێ نان پڕژێتە سەر ئەوەی سەرنجی جوانی ئافرەتێک دەنیا جوانی ئافرەتەکەی سەرنجیان ڕاناکێشێ ئەگەر زانیت پیاوێک لەو بابەتانەیە ئەو جار لەگەڵیشتدا ناتوانانی خۆی لێ بپارێزی ئەوی تابعین یەکەم جار دەڵێ ئەوەی کە هەمیشە لەگەڵتاندان و بەدواتانەوەنە بەڵام غەیری ئولی الئربە حەز و مەیلی ژنهێنانیان نییە منە ڕیجالی لە پیاوان لە بەرامبەر ئەوانشدا ئافرەت هەندێک شوێنی دیار بێت طبیعیە ئەوی الطفل الذين لم يظهروا على عورات النساء یا لە بەرامبەر ئەو منداڵانەدا کە لم يظهروا کە ئاگادار نین على عورات النساء لەسەر عورات يعني شەرمگە و شوێنە شاراوەکانی ئافرەتان ئەوە هەندێک لە تەفسیرەکان دەڵێن منداڵێک کوڕێک کە احتیلامی نەبوو بێت نەگەیشت بێتە دەرەجەی باڵغ بوون بەڵام لە حەقیقەتدا نا منداڵ لە هەندێک شوێن و لە هەندێک جێگا لە تەمەنی زۆر کەمتردا هەست بە جوانی و ڕازاوەی ئافرەت دەکەن و جوانی ئافرەت سەرنجیان ڕادەکێشێ بۆیە ئەوی الطفل الذين لم يظهروا على عورات النساء ئەو منداڵانەی کە لم يظهروا على عورات النساء کە نەگەیشتونەتە تەمەنێک ئاگادار ببنەوە لە عورات لە شوێنە شاراوەکانی ئافرەتان و وەک دەڵێ نەگەیشتونە تەمەنێک حەز و مەیلیان بۆ ئافرەت بچێ لە بەرامبەر ئەوانشدا تەمان ئافرەت هەندێک شوێنی دیار بن و وەکو پیاوی پێگانە خۆی دانەپۆشێت و خۆی نەپێسێتەوە حەڵاڵە ئەوە باسی خۆداپۆشین بەڵام یەک ملە حەزەتان دەمێت تەمان لە هەر جێگایەک زانیت جەستت دەبێتە مایەی سەرنجڕاکێشانی کەسێک ئەگەر کەسەکە مەحرەمیشت بێ هەندێک کەس هەیە لە فیترەتی ئینسانیەت دەرچووە بەڕاستی چەند حاڵەتی لەو بابەتانەمان بینیون خوشک و برا وایە هەتا کوڕ لەگەڵ دایکی جاری وایە ئەو جۆرە هەوڵانە هەنا ئافرەتێک زانی یەکێک لە مەحرەمەکانی خۆی بەنەوعێک سەرنجی دەدا یان سەرنج ڕوودکردن و مل ڕوودکردن و جەستە دەرخستن لە بەرامبەریدا زانیت دەبێتە مایەی وروژاندنی کەسەکە و چاوەڕوانی مەفسەدە و خراپەت لێ کرد لە بەرامبەر ئەو کەسەشدا بەڕاستی ئینسان دەبێت خۆی بپارێزێت چونکە خوای گەورە کە پێمان دەڵێ خۆت داپۆشە بۆ ئەوەی تووشی مەفسەدە نەبی وایە مەفسەدە لەوەی خراپتر نییە
کەسێک لەگەڵ مەحرەم و نزیکەکانی خۆیدا تەمان توش ببێ کە ئەوە ئینسانیشە و شەیطانیشە جاری وایە وە کەسی واش هەیە تەمان وەک دەڵێ شەیطان فریوی دەدا یان هەستی ئینسانیەتی جاری وایە تێدا زیندونیە کەسەکە وەک دەڵێ لە بەرامبەر خوشک و مەحرەمەکانی خۆشیدا جاری وایە کەسەکە ئاژەڵانە و حیوانانە بیر دەکاتەوە لەو حاڵەتانەدا ئافرەت دەبێت لە بەرامبەر ئەوانەشدا خۆی بپارێزێ ها بەڵام لە حاڵەتی طبیعیدا تەمان هیچ بابێک لە بەرامبەر کسەکەی خۆیدا حاڵەتی طبیعی وایە بەڵام لە هەزاری لە ملیۆنی کەسێک وای دەکا ئەوە شتێکی شادە ئەگەر ئافرەتێک وەک دەڵێ کەوتە بەرامبەر شادێکی لەو بابەتەی دەبێ خۆی بپارێزێ ولا يضربن بأرجلهن پاشان دەفەرمێن با نەکێشن پێکانیان بە زەویدا ليعلم ما يخفين من زينتهن بۆ ئەوەی دەرکەوێ ئەوەی شاردویانەتەوە لە جوانیەکانیان جاران نازانم ئێستا شوێیان نییە جاران ئافرەت خەرخاڵیان لە لاقی کردووە ئێستاش پێم وابێ هەندێک لەو بابەتانە هەیە جاگە بە شوێنێکیدا ڕۆیشتووە بە ئافرەتی نەفامی ها جاهیلی کە بە شوێنێکیدا دەڕۆیشتن بە قەستی قاسیان لە عەرزێ داوە بۆی دەنجی خەڵخاڵەکانیان بێت و ئەو پیاوەی کە لێیان نزیکەت تەماشایان کات و سەرنجیان دات و سەرنجی ڕاکێشن جا ئێستا تەقەی قۆندرەکەی هەمان حکومەکە تایبەتە بە ئافرەتانەوە بە شوێنێکدا دەڕۆی قۆندرەکەت تەقەی دێت تەمان کە تەقەی هات هەرچی لەوێ دەزانێت ژنێکە بەوێدا ڕۆیشتووە لای کەمی ئاوڕێکی دەداتەوە وایە ئەگەر زۆر بەدین بێت و دیندار بێ ئاوڕێکی هەر دەداتەوە تەماشایەکی هەر دەکا وایە ئەگەر ئەو تەماش وەک دەڵێ ئەو دیندارەشمان کە دەگمەنن بە تەماشاکردنی یەکەم واز بێنێ ئەو کاتە ئینسان خۆشی و بەرامبەرەکەشی تووشی گوناه دەکا بۆیە چاکتر وایە ئەوانەی کە تەقەیان دێت و دەنگیان دێ لە پێت نەبن باشترە ولا يضربن بأرجلهن با نەکێشن پێکانیان بە زەویدا ليعلم ما يخفين بۆ ئەوەی بە مەبەستی دەرخستنی ما يخفين ئەوەی شاردویانەتەوە لە جوانیەکانیان وازح خەڵخاڵەکە دیار نییە وایە بەڵام دەنگەکەی دیارە وایە قۆندرەکە کە لە عەرزی دەدەی دەنگەکەی بۆ دروزە بێ بۆیە دەفەرمێ قاسیان بە زەوی نەکێشن بۆی ئەو جوانی شاردویانەتەوە دەرنەکەوێ پاشان دەفەرمێ چی وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون پشیمان ببنەوە تۆبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە ئەی ئیماندارینە هەر هەمووتان ئەوە بەڵگەیە لەسەر چی لەسەر ئەوەی کە ئەوەی چاوی نەپاراستووە گوناهی کردووە وایە ئەوەی داوێنی نەپاراستووە گوناهی کردووە ئەوەی کە لسکی بەسەر سینگ و بەرۆکیدا بەرنەداوەتەوە گوناهی کردووە ئەوەی جوانیەکەی خۆی دەرخستووە بۆ جگەل لە مەحرەمەکانی خۆی گوناهی کردووە بۆیە خوا پێت دەفەرمێتی ئەوەی کە قاسی لە زەوی دابێت و دەنگی پێی هاتبێ ئی خەرخاڵەکان یا دەنجی قۆندرە و پێڵاوەکانی هاتبێ لە حەد و سنووری خۆی بەدەر گوناهی کردووە بۆیە پێویستی بەچی هەیە بە تەوبەکردن هەیە بۆیە دەفەرمێت وتوبوا إلى الله تەوبە بکەن و پەشیمان ببنەوە بۆ لای خوا هەمووتان ئەی ئیماندارینە لعلكم تفلحون بە ئومێدی ئەوەی ئێوە سەرفراز بن یا بۆ ئەوەی ئێوە سەرفراز ببن و زۆرێکیش لە عولەما دەفەرمون لعل ئەگەر خوا بەکاری هێنا یعنی دەبێتە بڕیار یعنی ئەگەر وا بکەن و پەشیمان ببنەوە و تۆبە بکەن لەو کارانە ئەگەر پێشتریش کردبێتتان خوای گەورە سەرفرازتان دەکا ڕزگارتان دەکا لە ئاگر و بەختەوەرتان دەکا بە بەهەشت وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه